لا دەڤەری ڕاپەڕین بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی با دروشمی ڕایان دەگرین بەردەوامە. بەشێک لە کاندیدەکان و نوێنەرانی خولی پێشووی پەرلەمان ناو بازاری قەزای ڕانیە و حاجیاوە و سنووری ناحیەکانی چوارقوڕنە و بێتواتەیان بەسەر کردەوە و کار و بەرنامەی خۆیان با هاوڵاتیانی سنوورەکە ئاشنا کرد. سپاس بۆ خی گەورە ئەوەندی کە ئێمە دەچینە بازار و دوکانەکان خەڵک باوەشمان بۆ دەکاتەوە، خەڵک ڕێزمان لێ دەگرێت، خەڵک گوێمان بۆ دەگرێت و مێدەشی زۆر گەورەمە هەیە کە ئینشەڵڵا ئەم جاری ئێمە بەدیلین، ئەم جاری ئێمە بەدیلی دەسەڵاتین بە ئیزنی خی گەورە ڕایان دەگرین و دەیان گۆڕین. ئێمە دیونە شوێنی ئەوان بەو چاوەڕوانی کە هەمانە لە فەزلی خوا و لەو ڕێزی و احترامی کە ئەم جەماوەرە بۆ ئێمە قەرار دەدا. ئێمە بەڕاستی قوربانیەکی زۆری داوە خەڵکی دەڤەری بتوێن و پشتەر و ئەم شار و شارۆچکانە بۆیە پێویستە لەمە و دوا خەڵکەکە خزمەت بکرێ. خەڵکیش بەچی خزمەت دەکرێت بە پەرەپێدانی پرۆژەکان، بە کاراکردنەوەی پرۆژەکان، بەوەی کە ئەم قەیرانانە کۆتای بن، بە تایبەتی قەیرانی موچە، قەیرانی کەمی خزمەت گوزاری، قەیرانی بێکاری کە بێکاریەکی زۆر قەبە لەم دەفەرەیە. الحەمدوللا بەدەمەچوونێکی زۆر باشەیە، گڕوتینێکی زۆر باشەیە، پشتیوان بەخوای گەورە. بیستیدا ئەوەی کە 33 ساڵە داخی کردو بەدڵی ئەم میلەتەدا ئێمەش تۆڵیان دەکردن داغ دەکەین بەدڵیاندا، ئەویش بە پاڵپشتی یەکخوای گەورە دژ پاڵپشتی دەنگدەرانی ئازیز و خۆشەویست. جێی دڵخۆشیە جێی سەربەرزیە کە ئێمە توانیمان لە ڕابردوودا ببینە جێگای ئومێدی خەڵک، ببینە جێگای ئەوەی کە بەدەم هەژار و بێنەواکان بێن، ببووینە سەرچاوەیەک بۆ ئەوەی کە دژی ڕوبەڕووبوونەوەی فەسادی ئیداری زوڵمی ستەمی دەسەڵات ببینەوە. الحەمدوللا خەڵک ئەوەی لە ئێمە بینیوە و بینیوێتی کە بە کورسیەکی کەم بەرەنگاریەکی زۆر باشی ستەمی دەسەڵات بووینێتەوە. بۆی الحەمدوللا خەڵک پێم وایە زۆر باش بەدەم ئێمەوە دێ. چین و توێژە جیاوازەکان و هاوڵاتیانی سنوورەکە پێشوازی گەرم لا لیستی کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەکەن و دەڵێن ئومێدێکی زۆریان پێیانە کە ببن بە نوێنەری ڕاستەقینەیان و داکۆکی لا مافەکانیان بکەن. پشتگیری خۆمان بۆ لیستی کۆمەڵی دادگەری دەرەبڕین و بۆ کاندیدەکانیشیان ئیشەڵا سەرکەوتوو دەبن، چونکە بەڕاستی شتێک کە زۆر گرینگە کە بڕیار لەسەر شەخص بدرێ دەبێت تەماشای ڕابردووی بکرێ بۆی بزانی داهاتووی چی لێ دێ و داهاتووی چۆن دەبێ. ئەمە داواکاریەکان خەڵکیش کارتە داوا لە بەڕێزیان دەکەم متمانە خۆیان ببەخشن بە کۆمەڵی دادگەری بۆی بتوانن بە پەرلەمان و هەم پاڵپشتی لە کارێکارێن پاکەرەوە بکەن و هەم پاڵپشتی لە ئەوانش بکەنی دیکە. بە دروشمی ڕایان دەگرین کۆمەڵی دادگەری بە ژمارە 147 بەشداری هەڵبژاردننی ئەم جارە دەکات لا سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵ. ژمارەیەک کاندیدی بوێر و ڕاستگۆی دیاری کردووە بۆ ئەوەی ببن بە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان و بەرگری لە مافەکانیان بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.